ئێمە لە شتێک ناگەین لەوەی پێما وایە ئاسوودەییمان بەس بەلایەنی مادی تەرخانە بێ. من زۆربەی چیرۆشی دەوڵەمەندەکان کە دێنەوە لام کچیان ژنیان خوشیان دەزانم حەزی لێە لە گۆزە ئاوێک و دوو ئەوجەما مستاهل بەڕاستی کاتێک گوێبیستی چیرۆکی دەوڵەمەندەکان دەبی بەشێکیان ینی خۆزگە دەخوازی کە پارەت نەبی هەر لە شوێنی خۆت بی هەر فەقیر بی. ئەوە من زۆر من با نهێنێک پێ بڵێم زۆر بە من دەڵێن چولۆ مەسەرەن فلان دەستگا پارەت داتێ خانی داتی بە لەگەڵ ئیژ ناکەی فلان حزب دەکاتە ئەندام پەرلەمانی عێراق و نازانم چێ ئیژ ناکەی. من پێم وایە پارەیە کە بە حرام پیا کرابێ پارەیە کە حەقی تۆ نەبێ پارەیە کە ئەمن تێدا مادی نەبووم ئەو پارەیە دەبێتە نەکبەتی بوو من ناتوانانی خۆشبەختی بێ خێزانەکەم چار عملیات تەزمیل دەکا کچەکەم ڕازڕۆ بەروجی کلاس دەکرێت تاسە تەڕناژ لێدا لە جادەی پۆزەکە لە بەختیاری وەمیش باجەکەی دەبم. ئەم عائیلەیە ئامادە نیم بە پارەیەکی حرام بە پارەیە کە مستحقی من نییە کە شایانی من نییە من بچم قەڵەمەکەم ئەدەبەکەم کە هیچیش نییە قابلی ئەدەبی من چیە خۆ من ئەمبرتۆئی کۆمە و نەمارکیزم و بەڵام تەڵعەت تاهیری کوردستانی من شانازی بەوە دەکەم هەرچەندە ینی لایەنە فەرهەنگیەکەی لایەنە کولتوریەکەی من تەواو ئیمانم بە لایەنە نەتەوەیەکە هەیە هەرچەندە لە سیاسەتە من زۆر بۆ نەتەوە بۆ کۆمەلگا و ئەوانە ئیژ ناکەم من بۆ شتە بچووکەکانی بەشەرەکانی ئیش دەکەم. ئێمە هەمیشە قوربانی سوڕەی گەورەین خاتوشێمە هەمیشە قوربانی یعنی وەزارەتی پەروەردە باز لە وێنەی پەروەردە دەکا بەڵام باز لە ژیانی مامۆستایان ناکە مەلاکە خوتبە دەدا باز لە وێنەی ئیسلامەکە باز لە حیاتی موسڵمانان ناکە نووسەرەکە باز لە با بڵێن سوڕەی ئەدەبی باز لە وێنەی ئەدەبی کوردی دەکا باز لە ژیانی ڕۆژانەی خوێنەرەکانی ناکە باز سیاسی باز لە کوردایەتیەکە سوڕەی کوردایەتی نایەتە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکێکە کوردایەتی کوردەکان هەر کوردەکان گەنجێکە ژنی بۆ نایە کوڕێکە خانووی بۆ ناکرێ کچێکە دایک و باوک و براکانی لەگەڵی خراپن کچێکە لە مەکتەب دەریان هێناوە ئەو شتە وردانەی لە سوورە گەورەکەدا هەیە مهمترە لە سوورە گەورەکە چونکە تۆ مەحاڵە سوڕەیەکی گەورە جوانت دەستکەوێت ئەگەر وردەکاریەکان جوان نەبن ئەگەر چنینەکە جوان نەبێت یان ئەگەر ئەو بازنە بچووکانە جوان نەبێت کە تایدا ئەکتیڤیتیان هەیە یان تایدا زیندون